بێگومان منداڵ بە چ شێوازێک پەروەردەی بکەیت بە چ شێوازێک لە منداڵیەوە تەعاملی لەگەڵا بکەیت و مامەڵەی لەگەڵا بکەیت بۆ شێوازە لە داهاتوودا دروست دەبێت و لە داهاتوودا ڕەنگ دەداتەوە. و ئێمە باس لەوە دەکەین بزانین ئایا مامەڵی ئێمە لەگەڵ منداڵاندا پێویستە چی بێت بۆ ئەوەی منداڵێکی تەندروست منداڵێکە سوود بۆ خێزانەکە خۆی وەروە بۆ کۆمەلگا بۆ نیشتیمانەکەی سوودی هەبێت پێویستە چۆن پەروەردە بکرێت و ئایا ئێمە پێویستە منداڵ وەک بەهایەک وەکو سەرمایەیەک سێر بکەین نەک وەکو کاڵایەک کا زۆر جار منداڵ وەکو کاڵایەک بەکاردەهێنرێت لەلایەن خێزانەکانیانەوە یاخود لەلایەن هەر کەسێکی دەسەڵاتدارەوە بێت بە زۆر جار خێزانەکان تەنانەت دایک و باوکانیش منداڵەکانیان وەکو کاڵایەک دەبینن لەوەی کە ئەو ئارەزوو خواست و ویستانەی کە خۆیان هەیەە دەیانێت لە منداڵەکانیاندا بەدەستی بهێن و لۆدا ببینەوە. ئێمە باس لەوتەکەیم بزانین ئایا باەخی منداڵ پێویستە چۆن باەخ بدەین بە منداڵ وەروە گرنگی بدەین بە منداڵ و چۆن وەکو سەرمایەیەک سێری بکەین نەک وەکو کاڵایەک. گفتوگوی ئەم بابەتە دەکەم لەگەڵ ئیسرا ئەحمەد کە چارەسەرکاری دەرونی و لە ستۆدیۆ لەگەڵماندا. زۆر بەخێر خاتو ئیسرا. زۆر سپاسانەکەم بێەوەی بن دەستخۆشی لە کەناڵە جوانەکەتانەکەم. خاتو ئیسرا من لە بابەتەوە دەست بکەم کە بگومان لەم چەند ڕۆژەی ڕابردوودا لەسەر دوورگە ئیبسن زۆر شتمان بیستووە کە منداڵ بەکار هێنراوە لەو دوورگەدا و زۆر بابەتی دیکەمان بیستووە لەسەر ئەوەی کا منداڵ لەو دوورگەدا چۆن مامەڵی لەگەڵداکراوە. ئایا گرنگی منداڵ لە خێزان و کۆمەلگای ڕۆژئاوا جیاوازی چییە لە گرنگی منداڵ لە خێزان و کۆمەلگای ڕۆژهەڵات بە تایبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ بەڵێ دەستان خۆش بێت. بەداخەوە ئەم بابەتەی کە لە دوورگەی ئەبستێنرا عنی هەمووی دنیای سەرسام و سەقاڵی خۆی کردووە بەداخەوە بابەتێکی زۆر ناخەژێنە و زۆر بەداخەوە زۆر بەداخەوە بابەتێکی زۆر قیزەونە کە ئەمانە بەڕاستی لە مرۆڤی ڕاستەقینە ناوەشێتەوە مرۆڤێکی ڕاستەقینە ئەم شێوازە هەڵسوکەوت ناکە. بەڕاستی هەر بەو شێوازەیە کە ئەڵێن لە دینە باسی ئەوە کراوە کە مرۆڤ ئەگەر بە توانای ئینسانیەت و بەها کۆمەڵایەتیەکان و بەها باڵاکانی پەرە بدات لە مەلائیکەتەکان ئاستی بەرزترە بێ، بەڵام ئەگەر لە دین و لە ئاین و لەم بابەتانە لا بدا ئەڵێ لە ئاژەڵیش پەسترە بێت. بەداخەوە لە ئاژەڵەکانیش ئاستیان دێتە خوارەوە. ئیتر بەداخەوە بابەتێکی زۆر ناشرین و قیزەونە. هەروەها بەداخەوە ئەم بابەتە وای لێ هاتووە کە مناڵان لە سیستمی پەروەردەدا چ لە ئاسیایە لەم وڵاتە شەرقەل ئەوسەتی خۆمانە چ لە وڵاتە غەربیەکانە بەداخەوە مناڵ وەکو کاڵایەک سەیرەکرێت. ئەوە بەداخەوە ڕاستە ساڵانە ئێمە ئەبینین لە کۆنگرە ناودەوڵەتیەکانە ئەبینن لە مافی مناڵانە هەزاران بابەت دەهێنن واژۆی ئەکەن مافی مناڵان و مناڵ سەرمایەکی ئابووری و کۆمەڵایەتیە ئەمانە ئەکرێت، بەڵام بەداخەوە لە واقعدا ئەم شتە نییە. دێن لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە پۆست لەسەرم بابەتە ئەکەن کە مناڵەکان سەرمایەی داهاتووی وڵاتێکن، بەڵام لە واقعدا خلافی ئەو شتەیە. ئەو شتە نییە کە لە واقعا هەیە. بەداخەوە چ لە سیستمی پەروەردەیە، چ لە سیستمی کۆمەڵگایە و چ لە سیستمی خانەوادەیە لە بنەماڵەیە هەر سێ بەشەکە بەداخەوە مناڵ وەکو کاڵایەک سەیرەکرێت. ئەگەر باسی هەنێک لە ئامارەکان بکەم، من لێرەیە باسم کردو لەسەر ئامارەکان هەم لە یونیسف هەم لە سازمانی WHO تەندروستی جیهانی و هەم ڕێکخراوی نێودەوڵەتیەکانی کرێکاری باس لەوە کراوە بەداخەوە لەسەر ئاستی جیهانە 356 ملیۆن مناڵ واتە لە هەر 6 مناڵێک یەک مناڵ لە هەژاریەکی زۆرە ئەژی. یعنی ئەم مناڵانە مەسروفی ڕۆژانەی لە $1 بۆ $9 کەمترە. ئەم ئامارێکی بەداخەوە زۆرە. ئەبینی 149 ملیۆن مناڵ خوارد هەمەن 5 ساڵ بەهۆی خواردنێکی ناتەندروستەوە و خواردنی تەندروستی لە بەردەسانیە تووشی کورتبوونەوەی باڵا بوون.
و هەروەها 75 ملیۆن مناڵ لە خوێندنی سەرەتاییە بێبەشن. ئەمانە هیچ پێداویستیەکی سەرەتایی مناڵ کە لە هەرەمی مازلووە باس کراوە کە ئەمانە پێداویستی سەرەتایی مناڵن، 75 ملیۆن مناڵ بێبەشن تەنانەت لە سەرەتایی خوێندنە. و هەروەها ساڵانە 1 ملیارد مناڵ واتە نیوەی مناڵانی جیهان بەداخەوە دەستدرێژی سێکسیە کرێتە سەریان و بەداخەوە بەکاردێن. 160 ملیۆن مناڵ واتە لە هەر 10 مناڵێک 1 مناڵ ناچارە کرێن بە ئیشکردن، ئەبێ کاریان پێ بکرێت، ئەیان بن لە کۆمەڵگە، ئەیتر چ لە خانەوادە چ لە کۆمەڵگە ئەیان بن ئیشیان پێ ئەکەن. و ساڵانە 12 ملیۆن کچ کە هاوسەرگیری ناچارە کرێن بە هاوسەرگیری، واتە لە هەر 3 چرکەیە 1 دانە کچ ناچارە کرێ بە هاوسەرگیری. بەداخەوە ئامارەکان زۆر ینی 426 ملیۆن مناڵ لە ناوچەیەکان کە پێویستی ئاسان پێویستەکانی سەرەتاییان نییە لە ناکۆکی ژیانان. باشە ئەم مافانەیە کە جارنامەی جیهانی و ڕێکخراوە جیهانیەکان باسی هەموو ساڵێک واژوو ئەکرێ و باس لە مافی مناڵانەکرێ، بەڵام ئەم ئامارانە زۆرن. 36.5 ملیۆن مناڵ ئاوارن، هەروەها 10 ملیۆن مناڵ تا ئێستا ئەڵەن 10 ملیۆن لە ساڵەکە 10 ملیۆن مناڵ دەستدرێژی سکسی کرێتە سەری. زۆر باش ئامارەکان ینی زۆرن بەداخەوە ئەوەی کە هەیە و ئەوەشی کە لەم دوایانە دەبیسترێت لەوانەیە شایدی بدەم بۆ ئامارانە کە بۆ شێوازەیە. باشە بۆ ئەوەی کە ئێمە منداڵان وەکو کاڵایەک سێر نەکەین و وەکو بەهایەک و سەرمایەک و داهاتوویەکی گەشت بۆ خێزان و بۆ وڵات سەریان بکەین پێویستە چی بکەین؟ بابەتێکی زۆر گرنگە. سەرەتا ئەبێ دیدگای کۆمەلگاکە بە شێوازێکی تەندروست بگۆڕدرێت. یەکەم ئەمە پێویستی بە دایک و باوکێکی ئاگادارە، هۆشیارە و کۆمەلگایەکە پێویستی بەوە بێت کە داهاتوو نەتەوەیەکی دروست پەروەردە بکات. لێرە ئێمە ناڵین بەس نابێ بە هیچ شێوازێ بەس جەختکەین و ئەرکێ بخەینە سەرشانی تەنها دایک و باوک. ئەمە بەس ئەرکی سەرشانی دایک و باوک نییە، بەڵام کۆمەڵگە لێرە بە جددی دەورێکی زۆر گرنگە بینێت کە کۆمەڵگە ئەبێت یەکەم دایک و باوک و خێزانە، دواهەم کۆمەڵگەیە، چون باوک و دایک مناڵە دروستی ئەکا و پەروەردەیەکا بۆ ناو کۆمەڵگە دێتە ناو کۆمەڵگە، مناڵ نامێنێتەوە لای دایک و باوک. کۆمەڵگە ئەبێت بەهاکان بە شێوازێ دیاری بکە. یەکەم کۆمپانیا گەورە جیهانیەکان دێنن چیەکەن؟ مناڵەکان وەکو کاڵایەک سەیرەکرێ بەداخەوە بۆچی ئەیهێنن ڕەکلامی پێ ئەەکەن بۆ جلوبەرگ بۆ ئەوەی کە هەستی دایک و باوکەکان بخوازنەوە بۆی کە خۆیان فرۆشێکی زیاتریان هەبێت. بابەتە پەروەردەیەکان لەلایەنی مەکتەبەکانەوە بەداخەوە دێن چیەکەن؟ دێن بەها ئەدەن بەس تەنها بۆ دەرەجە و پلە و پایەکە مناڵێک لە ئیمتیحان و تاقیکردنەوەکانە دەرەجەیەکە بەدەسەهێنن بەمە لێهاتی مناڵەکە دیاری ئەکەن. ئەمە لە بوارە پەروەردەیەکانە. و هەروەها لە لایەنێکی ترەوە لایەنە خێزانیەکان بە شێوازی سەیری مناڵەکەن کە ئەم مناڵە وەکو کاڵایە سەیرەکە کە بەڵێ ئەم مناڵە لە داهاتووە پارەی پێپەیە ئەەکەم، یان مناڵەکان هێنە سەر تۆڕە کۆمەڵایەتیەکان سەر شاشەکان بۆ ئەوەی کە ڤیۆ و لایکێک و کۆمنتی زیاتی پێوە وەربگرن و پارەی پێپەیە بکەن. یا بەداخەوە لە دایک و باوکەکان دێن ئەو باوکو دایکانەی کە جیا ئەبنەوە مناڵ لێرە وەکو چەکێک بەکارەهێنن بۆ سۆزداریکردن و ئەم بابەتانە. یا دایک و باوکێک بەداخەوە ئەبینی پەیوەندیەکەیان باش نییە، ئەڵێ با مناڵێکمان هەبێ پەیوەندیەکە باشتر ئەبێت. یعنی سیرکەم بەداخەوە ئەبێ دیدگەی کۆمەلگاکە بە شێوازێکی جوان هەم خێزان هەم کۆمەڵگە بە شێوازێک بگۆڕدرێ کە ئەم شێوازە غەڵەتە سیرکردنەی مناڵ کە وەکو کاڵایەک سیرەکرێ ئەمە بێ پاک بکرێتەوە، ئەبێمە پاک بکرێتەوە، مناڵ بەو شێوازە سیر نەکرێ. بەداخەوە ئەم بابەتانە زۆر یعنی ڕخنەی کردوتە ناو کۆمەڵگاکان. ئەگەر ئەمانە پاک بکرێتەوە و کۆمەڵگە مافی ئەوە بێت بڵێ مناڵ مافی ئەوەی هەیە مناڵی خۆی بکات و مناڵ تەنها بە دەرەجەی قوتابخانەوە نەپێورێت
مناڵ باوکو دایک ڕێزی لێ بگرێت و خۆشی بوێت بۆ ئەوەی کە هەیە نەک بۆ ئەوەی کە قەرارە ببێ بەچی بە بوونێ خۆی بەهای بۆ دانێ خۆشی بوێت نەک باوکو دایک نەڵێت کە مناڵەکەم خۆشەوێت بەمەرجێ ئەگەر ببی بەو شتە بۆ نە باوکو دایکەڵێ خۆشتم ئەوێ بەمەرجێ دەرەجەی فلان بێنی بەمەرجێ باشبی ئەمانە جۆرە تێڕوانی نەبوو مناڵ کارگەری لەسەر مناڵەکە خۆی دروست ئەکات و دەرەکەوێت بەدڵنیاییەوە ئەم پێوەرە خراپانە ئەم دیدگا خراپانەی چ خێزان چ کۆمەڵگا لەسەر مناڵان بەداخەوە مناڵان وەکو ئەوە سەیرەکرێت لە ناخەوە لە ناوەڕۆکەوە وێرانن بۆ وا سەیرەکەن ئەڵێ من هیچ بەهایەکەم نییە چونکو ئەو داواکاری دایک و باوکم لە من داوایان کردو نەمتوانیوە جێبەجێکەم و لە ناخەوە نەمتمانەی بەخۆیە متمانی بە تواناکانی هەیە و هەروەها نە کۆمەڵگایەکمان ئەبێت کە ئەم کۆمەڵگە پڕ بێت لە مناڵی داهێنەر نابێت ئەو شتەمان نابێ و بەداخەوە کۆمەڵگایەکەن پڕ لە مناڵانی تەنیا پڕ لە کەسایەتیەکی زەعیف لاواز کە متمانیان بە خۆیان نییە بەس چاولێکەرە بەس کۆمەڵگایەکمان ئەبێ بۆ داهاتوو ئەگەر بەم دیدگاوە و بەم ڕوانگەوە بڕواتە پێشەوە کە بەس چاولێکەرە و بەس ئەمەیە کە مەسرف ئەکات بەس مەسرفکەرە بەس کاڵایەکە بەس ئەوەیە کە بەکار بێنێت بەڵام نابێتە سەرمایەکی گەورە بۆ وڵات. جا ئەمەش ئەمێنێتەوە بۆی و منداڵەکانی خۆشی بۆ شوازە پەروەردە بەڕاستی ئەڵێ لە نەتەوەیەکەوە گوازێتەوە بۆ نەتەوەکانی تر یعنیەوە نییە بەس بڵێن هەر ئەم نەتەوە پێوە لە ناوەچێت نەتەوەکانی تریشی هەروە پێوە لە ناوەچێت. باشە شێوازی مامەڵی دایکووە و پەروەردەی دایک و باوک پێویستە لە کێکەوە دەست پێ بکات بۆ ئەوەی بە شێوازێکی تەندروست و شێوازێک کە منداڵەکەی وەکو کاڵایەک نەبینێ پەروەردەی بکات و کاریگەری خراپ دروست نەکات لەسەر منداڵەکەی. هەر بەو شێوازە ئەبێ بەدڵنیایی و باکودایەکی ئاگامان هەبێ باکودایکێکی وشیارمان هەبێت کە شارەزا بێت لە پەروەردە بەداخەوە باکودایکەکان لە بەرەوەی کە شارەزای باری پەروەردەنین بەو شێوازی کە خۆی پەروەردەکراوە هاوتمان لە نەتەوەیەکەوە گوازرێتەوە بۆ نەتەوەکانی تر بۆ شێوازەی کە خۆی پەروەردەکراوە هەڕێک بۆ ستایلە ئەڕوا و بەداخەوە هەڕێک بەو شێوازە سەیری مناڵەکەی ئەکا مناڵەکەی لەگەڵ مناڵی دەراوسەکەی بەراورد دەکا مناڵەکەی چونکو دەرەجەیەکی باشی نەهێناوە لەگەڵ هاوپۆلیەکانیە بەراوردیەکە تەنانەت لەگەڵ خوشک و براکانیە بەراوردیەکە ئەمانە بەداخەوە هەمووی کارەساتە لە خێزانەوە دەست پێەکە دروستە بەڵام کۆمەڵگەش دەورێکی زۆر زۆر گەورە ئەبینێ کۆمەڵگەیە کە ئەگەر بەها بخاتە سەر ئەوەی بڵێ ئەو کەسانەی کە داهێنەرن بۆ وڵاتەکەم ئەو کەسانەی کە بەها بدات بە تواناکانی مرۆڤ بەها بدا بەلایەنی دینداری بەها بدا بەلایەنی کەسایەتیە بەهێزەکان بەها بدا بەوەی کە ڕووکەشت دروست نەکا لە کۆمەڵگایە بەها بدا بەوەی کە زاتی ڕاستی مرۆڤ پەروەردە بکا لە کۆمەڵگایە کۆمەڵگا ئەگەر بە دائیم لەسەر ئەم بابەتانە جەخت بکاتەوە بەدڵنیایی و باوکو دایکەکانیش وشیارە بنەوە زۆر جارە بینی باوکو دایک زۆر زۆر بەباشی ڕۆڵی خۆی ئەبینێ زۆر گرنگی ئەدا بە پەروەردەی بەڵام لەلایەکەوە ئەبینی کۆمەڵگاکە سەقەتە ئەبینی دابوونەریتێکی زۆر زۆر هەڵە لە ناو کۆمەڵگاکایە بەداخەوە ئەبینی ئەمە لە وڵاتە غەربیەکانە سەیرەکەن باسی هاوڕەگەزبازی هەیە یعنی تۆ سیرکەم باوکو دایکە زۆر زۆر بەباشی مناڵەکەی پەروەردە کردووە ئەیهێنێتە ناو کۆمەڵگا و زۆرترین تەمەنێکە ئەڵێن لە 1985 کەسایەتی مناڵ مرۆڤ دروست ئەبێ لە تەمەنی 5 ساڵانایە دروستە مناڵە لە تەمەنی 5 ساڵەوەی تر دێتە ناو کۆمەڵگا ئەم دابوونەرەت و ڕەوشت و ئاکارەی کە لە کۆمەڵگایە دروست ئەبێت و ڕەکلامە کرێت بۆی و بەهای پێ ئەدرێ ئەمە بەدڵنیاییەوە کاریگەریەکی زۆر زۆری هەیە لەسەر مناڵەکان و دایک و باوکەکانیش کاتە ئەبێت هەر لە منداڵی و دایکواک ئاگاداری منداڵەکەی بێت باشە جیاوازی پەروەردەکردندا نێوان منداڵەکاندا ئایا کاریگەری خراپ لەسەر منداڵەکە دادنێت
جاری وا هەیە دایک و باوک گرنگی زیاتر بە منداڵێکیان دەدەن لە منداڵەکانی دیگە یاخود جیاوازیکرد لە نێوان کچ و کوڕە ئەمەش کاریگەری دەڵێت بەدڵنیاییەوە کەسایەتێکی لاواز دروستەکە من چەندها کەیسم هەبووە بەم شێوازە بەداخەوە کەسەکە خۆی تەخەڕوجی جامعە بووە یعنی تۆ حساب کە لە تەلەبەی ماستێر بووە ئافرەتێک بۆ کە هاتوون بۆ لای من چەند کەسێک بەم شێوازە هاتووەتە لای من باسیەوەی کردووە کە حەزی لەوە نییە بە هیچ شێوازێ ئافرەت بێ ئەی هەوێ بچێت گۆڕانکاری بێنێت و عملیات کا و خۆی بکا بە کوڕ لەبەرچی لەبەرەوەی کە ئەمە بەداخەوە لە ناو خانەوادەیەکا پەروەردە کراوە باوکێکی هەبووە کە یەکێک بووە هەر لەم بەداخەوە لەم کەسایەتیە حکومیەکان کە ئەم باوکە لەبەرەوەی ڕقی لە ڕەگەزی کچ بووە و بەس بەهای بە کوڕەکانی داوە وەکوەوەی کە ئەی هەوێ چەکدارێک بۆ کۆمەڵگە دروست بکە ئەر بەم شێوازە سەیری کچەکەیشیان کردەوە ئەم کچە بەم شێوازە گەورە بووە کە تەنانەت چەندها لە کچ هاتوۆتە لای من لە تەمەنی لە پۆلی 12ە کە جل و بەرگی سەیرەکەی هەر ستایلی کوڕی لێداوە ئەنی حەزی لێنی ئەسەن بە هیچ شێوازە ستایلی کچیش بکات یعنی لیباسەکانی ستایلی لەبەرەوەی کە بەهایەکی زۆریان بە کوڕداوە ڕێزیان لە مافی کچ نەگرتووە ینی ئەو پێویستی کە پێویستە بە سۆزەوە لەگەڵ ئافرەتا بێ لەگەڵ کچەکەیا بێ باوکو دایک بەم ستایلە نەبووە و بەداخەوە ئەمانە دێنە کۆمەڵگا و کۆمەڵگەشە بینی چاو لە چاوکەری هەیە و ئەمانە گوازرێتەوە. باشە زۆر جار لەوانێت دایک و باوک خۆش ئاماژەت پێکرد لەلایەن دایک و باوک و منداڵەکان بەکاربهێنرن بۆ کۆکردنەوەی لایکێکە بۆ کۆکردنەوەی ڤیوێکی زۆرە لە خۆیان لە سۆشیال میدیاکاندا و یاخود بیان بن ئیشان پێ بکەن بە زۆر ئایا ئەمە چ کاریگەریەک لەسەر منداڵەکە دروست ئەکا لە داهاتوودا ئەگەر ممنە کەسێکی دیاریشی لێ دەربچێ لە ناو کۆمەڵگادا چ کاریگەریەکی خراپ لەسەر دروست ئەکات؟ بەداخەوە ئەم جۆرە مناڵانە کەسایەتی تاکییان نامێنێت ئەو هیچ شتێکی شخصی و زاتیان نیەت یا نامێنێ ئەو بەداخەوە مناڵیان نەکردووە بەس ئەو شتن کە باوکو دایک داوای لیان کردو ئیلا ئەبێ بێ بەو شتە و ناچارە مناڵیش لەبەرەوەی کە سۆز و عەتفی دایک و باوکی ڕاکێشێت ناچارە بێ کە تەسلیم بێت و هەرچێ باوکو دایکەکە داوای لێ بکە هەمان شت بکە و ناچارە و بەداخەوە ئەمانە کە دێنە کۆمەڵگا کەسانێکن کەسایەتێکی لاواز و ڕووخاویان هەیە و ناتوانن متمانیان بە خۆیان بێت و ناتوانن ببن بە کەسانێکە سەرمایەی وڵاتێک دروست ببێت یعنی نابێت ناتوانانی وەکو سەرمای وڵاتێک سەیری بکەیت چون ئەم نەتەوانەی کە لە بەردەستی دایک و باوکان باوکو دایک پەروەردەیەکە ئەمە سەرمایەی وڵاتێکە وڵاتێک ئەم سەرمایەی گەورەی کە هەیەی ئەڵێ گەورەترین وڵاتەکان ئێستا کە سەرکەوتوو بوون لە بواری ئەوەی کە توانیویانە پەروەردەی باشیان هەبێت سەیرەکەی وەکو وڵاتی فەنلاند و وڵاتی ژاپۆنە ئەمانە هاتوون چیان کردووە بەهایان داوە بە کەسایەتی مناڵەکە ئەوە دروستە مناڵیان وەکو مەسرف کرێک ینی سیر نەکردووە مناڵێکیان وەکو داهێنەر و بنیادنەرێکی داهاتوو سیر کردووە یەکێک لە زانە گەورەکانی بواری اقتصاد کە بواری ئابووریناسی کە خەڵاتی نۆبێڵی وەرگرتووە ئەڵێ تۆ ئەگەر $1 لە مناڵەکە تا سەرف بکەی لە داهاتووە وەکوەیکە لە کۆمەڵگاکەتە $7 بۆ ئەگەڕێتەوە ڕێژەی نەخۆشی کەمتر ئەبێت ڕێژەی تاوانەکانی ناو کۆمەڵگا کەم ئەبێتەوە و کەسایەتی لاواز دروست نابێت یعنی حساب کە تۆ ئەگەر هەچاوەکوونێ کەسایەتی مناڵەکە بەهێز بێت و لە کۆمەڵگاوە لە خانەوادەوە لە بنەماڵەوە جەختکەنە سەر ئەوە کەسایەتی مناڵەکە بەهێز بێ مناڵێکی پشت بەخۆی ببەستێ ئەمە پەروەردە بکەن بۆ کۆمەڵگا و مناڵ بەس وەکو کاڵایەک سیر نەکرێ وەکو سەرمایەیەک سیر بکرێ مناڵ وەکو بەکارهێنەر بەس سیر نەکرێ وەکو سەرمایەیەکی وڵاتەکە سیر بکرێ بە دڵنیاییەوە داهاتوی وڵاتەکەشە گۆڕێ.
بێگومان هەموو بابەتێک ئەگەر زۆر تیا زەق بیتەوە لەوانەیە کارگەری خراپ لەسەر ناڵەکە دروستکە بوو میهرەبانیش بی یاخود زۆر میهرەبانی لەگەڵ یا زۆر گرنگی پێبێ هەم کارگەری خراپ دروستەکە لەسەر دەستخۆش بێت ئەمە کاتمان بۆ کۆتایی هات سپاس دەکەین سپاس بۆ ئیسرا ئەحمەد چارسەرکاری دەرونی کە لەم تۆرە لەگەڵمانە سپاس دەکەین خاتو ئیسرا